المشكلة السياسية. إن شاء الله. جمال emekli imamım. Onun kervanı vakfa kimler, avukaf kimlerin adı, avukaf ne diyeyim yani hizmet tabi. Bunu vakfiye malikari mesul. Hem bu sebebi bir erkeğinde bir deprem var, bu zelzele. Mesela zelzelenin altında teratan sonra imkanı mevcut ben bir böyle imkanı yapacağım. Malikari ئێمە زۆر بە خێراتنیان دەکەین و زۆر خۆشحاڵین مامۆستا جەمال و برایانی بەڕێز عەزیز ئێوەش بەخێر بێنێخوا. ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان خۆمان بە دۆست و برای سەمیمی هەموو برایانی موسڵمان ئەزانین لە هەموو جێگەیەکی و برایانی مەش لە کوردستانی باکوور لە هەموو شوێنەکانی دیکە و هەموو موسڵمانان بە هەر نەتەوەک ئەگەر عەرەبە ئەگەر فارسە ئەگەر تورکە ئەگەر کوردە ئەگەر ئازەرە ئەگەر شعوبی ئەوروپیە مادام موسڵمان و ئیماندارە بسبب أساسا بأمر إلهي إنما المؤمنون إخوة براينا أوش لراسي دا شرف أبو هموا كشاسي بأبرايتي كوم دبين وما حقيقة لك البراين من آمد وروها لك البراين من كوم لك حزبي وين لك علاقات من هن وبيوندي أنا من بيوندي برايتي وهاتو تشو زيارته لكونغرو كونفرانسان بجداري مان كرديا وان تشریفیان هێنایە بۆ ئەرکانە سەردانی مایان کردی ئێمە بە خزمەتیان گەیشتین و ئەو جارەکە ئێوە بەڕێستان هاتوون بەڕاستی ئێمە زیاتر مەمنونین یەکەم لەبەرەوەی تەواسولی برایەتیە دووش سەردانەکە بەو ئومێدە خێرەیە کە ئێوەش وەکو ئەو ڕێکخراوەتان دەتانەوێت هاوکاریەکی ئەو بوومەلەرزەی کوردستان بکەن لێرە وعد هەژینە کە لە کوردستان بۆ ئەوە قەدەرێکی ئیلاهیە بس الحمد لله لو مقداري قرايه وحوت قرباني وحوت شهيد هنكم خلقي دي كاش ديك وانا زرري بو برام بعموم بشي وجه يشتي لها لبزو لو شو انا كان ديك بفضل اخوا لو حدودي قرايه والحمد لله ووش رسالك اخوي قول سبحانه وتعالى بعبد كان يضلد تازياتر بقرن لاي رب العالمين او هاتني وجهي تقديره وما براسي زوزو ما بيخوشه ما كومالك رخرا مان هنا وبابتي کاروانی ئومێد لە ڕێکخراوی ئەوان وەکو ڕێکخراوی بەختەوەری کاک خاجی کاروان ڕێکخراوی هانا کارەبی ئەوان زیاتر لەو ئیشانە هەڵدەستن پێمان خۆشە لە نزیکەوە ئەوانش ببینن ئەگەر ئیجازە بیتن لەگەڵ ئەو برایانە کۆبوونەوە ببیتن وازانم لە بۆ تەنسیق و هاوکاریە توانن زیاتر ئەوە بکەن وە کۆمەڵێک ڕێکخراوی باشمانان لێرکوانە وەکو ڕابطەی ئیسلامی و نەدووە ئەوان بە جدی خەریکی ئەو شتانن ئەگەر لە بۆ برایانە نەقڵکەی عملي تمام ان شاء الله ان شاء الله سيدة هل شبا بملرزة رويدا حزيانة كده يعني خدمتي هؤلاء كم عمل كاري بكن دوات الأمان حاج كارمان الأمان ساعتين شيء يشنا ولدي زور بخير بين يا أخو سبحان الله تمام هالشو على بين وكا سلمان وكين بس كان يتعرف إخوة بخير إذا سجلنا والله ما براناتون مامۆستا جەمال و برانی مال زەکەی بکەن مەشتەرەفەمان بەکارە بێکمان باویش بێتن و تەنسیقەمان پێیان خۆشە و مەزەکەی وەقت فاتوین لەگەڵ برادرانی هەڵەبجە تەنسیق کردی زۆر باشە زۆرانە لێ شەڕایانێ باشە کەروانی ئومێد خێرخوازیە
نور چند لحد نوعی بیان